سوودەکانی هاوڕێی باش لە دنیا و قیامەتدا چییە بۆ ئینسان؟ یەکەم لە سوودەکانی هاوڕێی باش لە دنیا و قیامەتدا ئەوەیە کە یارمەتیدەر و ڕێنیشاندەری ئینسانە هاوڕێی باش لە دنیادا بۆ کاری چاک، بۆ بەرژەوەندی دنیا و قیامەت پاڵپشتێکی باشە. دووهەمین لە سوودەکانی هاوڕێی باش ئەوەیە کە ئینسان هەست بە مرتاحی و دڵ ئارامی دەکات، هەست بە پاڵپشتێکی باش دەکات. لە ڕووی دەرونیەوە لە ڕووی زانستیەوە زانایان پێمان دەڵێن هاوڕێی باش کاریگەری ئیجابی بۆ سەر ئینسان هەیە و بەرگری جەستەمان بەهێز دەکات و ئینسان دڵ ئارام و ئاسوودە و کامەران دەکات. ئەنجا سێهەمین و کۆتاهەمین لە سوودەکانی هاوڕێی باش بەڕێزان لە دنیا و لە قیامەتدا ئەوەیە دوای ئەوەی کە لە دنیادا ڕێنیشان دەرمانە، لە ڕۆژی قیامەتیش هاوڕێی باش ئینسان لی پەشیمان نابێت و هەر هاوڕێی ئینسان دەبێت. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ وەجە الأخلاء يومئذ بعضهم لبعض إلا المتقين. بەڕاستی هەموو ئەو کەسانی کە لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی یەکدیکەیان خۆش نەویستیوە دەبنە دژمنی یەکدیکە تەنها کەسانی تەقوادار نەبێت. یاخۆ لە فەرمایشتی قودسیە خوای پەروەردگار دەفەرمێت وەجەبەت مەحەبەتی للمتحابین فیە. خۆشەویستی من بۆ ئەو کەسانە واجب بوو کە لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی لەبەر خاتری من یەکدیکەیان خۆش ویستووە. ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکە باس لەو حەوت جۆرە کەسانە دەکات کە دەفەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت کەس لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرش و سێبەری خوای گەورەدا حەشر دەکرێن. یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا باسی کردووە ئەوەیە کە دەفەرمێت ورجلان تحابا في الله. دوو کەس کە لەبار خاتری خوای پەروەردگار و ڕەزامەندی خوای پەروەردگار یەکدیکەیان خۆش ویستووە اجتمعا عليه وتفرقا عليه. لەبەر خاتری خوای پەروەردگار یەکدیکەیان خۆش ویستووە و لەبەر خاتری خوای پەروەردگاریش لە یەکدیکە جیا بوونەوە. ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتیشدا هەر هاوڕێی یەکدیکەنە. بۆیە ئەنەس بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێ ڕۆژێکیان پیاوێک هات لە پێغەمبەری خوای پرسی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم متى الساعة، کەی ڕۆژی قیامەت دێت؟ پێغەمبەر فەرمووی جا چیت ئامادە کردووە بۆ ڕۆژی قیامەت؟ گوتی وەڵڵا هیچی وانە تەنها خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەر فەرمووی ئەنتە مع من ئەحبەبتە، بەڕاستی لەگەڵ ئەو کەسەدای کە لە دنیادا ئەتۆ خۆشت دەوێت. کەواتە ئینسان ئەگەر ئینسانی چاکەکاری خۆش بوێت هاوڕێی باشی بێت لە قیامەتیشا ئەو کەسە هەر هاوڕێی دەبێت و لە دنیاشا سوودی پێ